دانیشتوانی زەیتونستی لە ئیدارەکەیان نیگەران و هێز لە نێوان کفری و خوڕماتوو جێگیرەکرێت. سڵاوتان لەبێت. دانیشتوانی زەیتونستی لە هەولێر دیسانەوە گرت بوونەوە. ئەوان لە کۆمپانیای وەبەرهێن تووڕەن کە وەک پێویست خزمەتگوزاریەکانی جێبەجێ ناکات. علی گردەسووری دانیشتووی گەڕەکەکەی و بە 964 وت کۆمپانیاکە لە شوێنی سەوزایی خانووی دروست کردووە، بەڵام نەیتوانیوە یەک قوتابخانە تەواو بکات. گوێ بۆ ڕەخنە و گلەیەکانیان ناگیرێت. 964 کێشە و ناڕەزایەکانی دانیشتوانی زەیتونستی خستە بەردەم ئەندازیار شەماڵ سەباح بەڕێوەبەری کۆمپانیاکە. ئەوتی دانیشتوانی پرۆژەکە بڕی پارەی مانگانەی خزمەتگوزاری لە کاتی خۆیدا ناهێنن. ئەگەر ئەوان کرێنەدەن کۆمپانیا چۆن بتوانێت خزمەتگوزاری تەواو پێشکەش بکات. لە سیتیەکەدا نزیکەی 25,000 کەس نیشتەجێن. بەنداوی دوکان 6 مەترونی و ئاوی زیاترە لە ساڵی پار. وا کوردستان نزیک دەبێتەوە لە وەرزی دابارین. کۆچەر جەمال بەڕێوەبەری بەنداوی دوکان بە 964 وت ئەم ساڵ نزیکەی 3 ملیار مەتر سێجا ئاو لە بەنداوی دوکاندا هەیە، بەڵام ساڵی ڕابردوو لەم کاتەدا نزیکەی 2 ملیار مەتر سێجا ئاوی تێدا بوو. بەنداوەکە لە باشترین حاڵەتیدا کە سەرجەمێکەکانی کار بکات توانای وەبەرهێنانی 400 مێگاوات کارەبای هەیە. بەڕێوەبەرەکە دەڵێت ئەوان لە سەتادەی کۆی گشتی کارەبای هەرێمی کوردستان بەرهەم دەهێنن. لیوایەکی هاوبەش بۆ سنووردارکردنی جم و جوڵەکانی چەکدارانی داعش لە هەریەک لە ناوچەکانی پەلکانە و غەڕە و قۆریچای لە سنووری نێوان دووسخورمات و کفری جێگیر کرا. حەمەچەوری فەرماندەی پێشمەرگە لە سنووری دووسخورمات و بە 964 وت بەجێگیرکردنی هێزەکانی لیوایەکی هاوبەش لە ناوچەکە لە 180 جم و جوڵی چەکدارانی داعش بنبڕ دەکرێت و ناوچەکەش بۆشایی ئەمنی تێدا نامێنێت. ئێستا لەلایەن بەشێک لەو هێزەوە سەرقاڵی دروستکردنی سەنگەر و کردنەوەی ڕێگان هەروەها خاڵی سەربازی و تاوەری چاودێری سەربازیش دروست دەکرێت. بەیانی ئەمڕۆ شەمە لە بازارەکانی هەرێمی کوردستان بەهای $100 ئەمریکی بەرامبەر بوو بە 5,920,000 تمەن. بەڵام لەگەڵ پشتڕاستکردنەوەی کوژرانی حەسەن نەسڕوڵڵا ئەمینداری حیزبوڵڵای لوبنان بەهاکەی 230,000 تمەن دابەزی. ئێستا هەر $100 ئەمریکی بەرامبەر بە 6,150,000 تمەنی ئێرانیە. ڕۆژنامەی نیویۆرک تایمز نووسیوێتی چەند کاتژمێرێک دوای بردومانی شەوی ڕابردووی سوپای ئیسرائیل ئەندامانی حیزبوڵڵا بەیانی ئەمڕۆ شەمە تەرمی حەسەن نەسڕوڵڵایان دۆزیوەتەوە. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.